بەهۆی وەستانی زۆرێک لە پرۆژەکانی هەرێم بەهۆی قەیرانی داراییەوە زۆرێک لە بەڵێندەران مایەپووچ بوون و بەشێک لەو بەڵێندەرانی کە پرۆژەیان لەبەردەست بووە بەهۆی نەبوونی بودجە و پێنەدانی سوورفە لەلایەن حکوومەتی هەرێمەوە پرۆژەکانیان وەستاندووە یاخود ئیشکردن تیاندا زۆر بەسستی بەڕێوە دەچێت بەهۆی ئەوە حکوومەتی هەرێم بڕیارێکی سێخاڵی دەرکردووە و تێیدا ئاماژە بۆ دەکات هەر بەڵێندەرێک ئەگەر پرۆژەکەی پێتاوە ناکرێت دەتوانێت گرێبەستەکەی هەڵبوەشێنێتەوە و وتەبێژ یەکێتی بەڵێندەرانیش ئاماژە بۆ دەکات مەرجیان هەیە بۆ قبولکردنی ئەو بڕیارە و داوا دەکەن خەرەبووی ئەو زیانانیان بۆ بکرێتەوە کە بەهۆی وەستانی پرۆژەکانەوە لیان کەوتووە. لە هەفتەی داهاتووە وەفدێکی شێتی بەڵێندەران لەگەڵ وەزارەتی پلاندانان و داراییە کۆبوونەوە بکە بگەنەوەی کە ڕێنماییە دانێن کە گونجاو بێ لەگەڵ دۆخی ئابووری و لەگەڵ وەزعی کۆمپانیاکانە کە ئیمڕۆ 350 کۆمپانیا زیاتر ئیفلاسی کردووە پرۆژەیەکی زۆریش هەیە کە هەمووی وەستاوە و کە تەسلیم بە حکومە دەکرێتەوە و ئالیەتی حسابکردنی پارە بۆ بەڵێندەر چۆنە بێ لەسەر چه ئەساسێک ئەو چەکەی ئەیرێتێ حسابی بۆ کرێت. لە 29 تشرینی دووەم بە نووسراوێکی فەرمی حکوومەتی هەرێم تێیدا داوا کراوە کە بەڵێندەران سەرپشک بکرێن لە هەڵوەشانەوەی گرێبەستی پرۆژەکان بەشێک لە بەڵێندەرانیش پێشبینی دەکەن بە جێبەجێکردنی ئەم بڕیارە زیاتر لە 350 پرۆژە لە شاری سلێمانی بوەستێنرێت بەمەش حکوومەت ناچار دەبێت جارێکی تر پرۆژەکان بداتەوە بە بەڵێندەری دیکە بە بڕێکی زۆر زیاتر لەوەی ئێستا و بۆ هۆیەوە حکوومەتی هەرێم لە ڕووی داراییەوە زیانێکی زۆری بەردەکەوێت. ئەم بڕیارێکی هەڵەیە لەبەروی زۆر پرۆژە هەیە بە دوو هێندە و سێ هەوەندی ئەو پارەی کە تاوا ناکرێت ئەگەر لەم قۆناغا ڕای بگرن دواخستنی پرۆژە نرخە گۆڕێ بەڵێندەر مەرجی تایبەتی خۆی هەبێ داوای قەرەبوود لێکە لەبەرەوە زۆر خەتەرناکە بەڕێی من حکوومەت دابنیشێ لەگەڵم بەڵێندەرانە پەیمانیان لێ وەکو خەڵکی نیشتیمانی وەکو خەڵکی ئەم وڵاتە داوای قەرەبوو نەکەنەوە لەگەڵیان ڕێ بکەیە پرۆژەکانن پێ تەواو بکە بە هەر ڕێگایە بێ پرۆژەکە بکوێتە سەر خەتی خۆی تەواو بێ بەڵام حکوومەتیش لە بەرامبەرە گرنتیان بداتێت لە مەودایەکی معەنە پارەکانان ڕادەست. ماوەی زیاتر لە 23 مانگە بەهۆی قەیرانی داراییەوە زۆرێک لە پرۆژەکانی هەرێم ئیشکردن تیاندا وەستێنراوە و بە دەرکردنی ئەم بڕیارەنوێی حکوومەتی هەرێمیش بەشێک لە پرۆژە خزمەتگوزاریەکان ڕادەگیرن بەمەش هاوڵاتیان زەرمەنی یەکەم دەبن بەهۆی ئەوەی لە ئێستادا بەشێک لە شەقام و کۆڵانەکانی شاری سلێمانی هەڵکەنراون و ئیشیان تێدا دەکرێت و ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت ئیشکردن تیاندا دەوەستێنرێت. کەم نین ئەو پرۆژانەی کە ئیشکردن تیاندا وەستێنراوە بە دەرکردنی ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی ژمارەیان زیاتر دەکات بەڵام ئەوەی تا ئێستا ڕوون نییە بە چەند ساڵی تر و بەچی بودجەیەک ئەم پرۆژانە ئیشکردن تیاندا دەست پێ دەکاتەوە. شاکە نووری NRT سلێمانی.